بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە شاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی دوانگەی خەڵک. خۆشەویستان بڕیارە ئێرە بکەین بە شوێنێک کە تایە هەمومان قسە بکەین، بیکەین بۆ شوێنێک کە بانگەشەی هەڵبژاردننی خۆمان قسەی خۆمان لێرەوە بکەین. کاڵێم قسەی خۆمان لێرەوە بکەین واتە تۆی هاوڵاتی مافی ئەوەت هەیە کە قسەت هەبێ، کە قسە بکەیت. قسەی هیچ کامێکیشمان بە دیاریکراوی یاخود با بڵێن لە ڕوانگەی خۆیەوە بێکاریگەری نییە. تۆی هاوڵاتی ڕەنگە قسەیە بکەی کە کاریگەریەکی گەورە دروستکەی، نەک لەسەر ئاستی تەلەڤیزۆنەکە یاخود با بڵێن ئەو لست و قەوارە دیاریکراوی کە پامت بۆی هەیە، ڕەنگە کاریگەری قسەی تۆ یاخود ئاراستەی قسەکردنی تۆ شوێنی تریش بگرێتەوە، یاخود لە ئاسێکی فراوانە کاریگەری دروستکە. بۆیە پێویستمان بەوە هەیە هەمومان لە ئەم دەرفەتانە قسەی خۆمان بکەین. ئەو قسانە بە بۆچوونی من ئەگەر تەنانەت بریتیش بێ لەوەی کە دەردە دڵک بێ لە دڵی خۆمانە هێشتێتمانەوە، بای ئەوە کە لەم شوێنانە بیکەین و هەروەها ئەو کەسانەی کە بڕیارە لەم هەڵمەتی هەڵبژاردنە یاخود با بڵێن لەم ساتەوەختەیە خۆیان کاندید کەن و هەروەها لە ئایندەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا شەڕ بۆ مافەکانی ئێمە بکەن، پێویست بەوە ئاکا کە دەنجی هاوڵاتیانیان پێ بگا. بۆیە تۆی هاوڵاتی زۆر ئاساییە بێ قسە بکەی و پیامیشت هەبێ بۆ ئەو بربژێرانە یاخود بۆ ئەو کاندیدانەی کە بڕیارە منافەسە بکەن لەسەر ئەوەی کە کامیان باشترین خزمەت بە هاوڵاتیەکە. بڕیارە منافەسە بکەن، کێبڕچێ بکەن بۆ ئەوەی کە زۆرترین خواستی هاوڵاتی کۆکەنەوە بۆ ئەوەی کە لەگەڵ خۆیانە بیبن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک شاخەوان فەرموو. عەلەیکوم ئەسەلام کاک شاخەوان. تەوەرەکەتان بێ زەحمەت لەسەر تووتکە لە وتمان بابزانین تا چەند هاوڵاتی تۆی هاوڵاتی ڕازی لەو بانگەشەی کە لە ڕابردوو کراوە چ پامێکیشت هەیە بۆ داهاتوو؟ قسەمان لەسەر بانگەشەی هەڵبژاردنە، تا چەند لە بانگەشەی هەڵبژاردن ڕازیت؟ بەخۆی بەنسبەت هەڵبژاردن بەنسبەت هەڵبژاردننی ئێستا سیاسەتکردنی ئێستا سیاسەتکردنێکی شەلەرە. ئەو هەڵبژاردنانەی ئێستا حتا سەوزارێک چەند حزبێک دوو حزبێک دروستە بێ هەڵقوڵاوی حزبەکانی ترن، ئەم هەڵبژاردنانەیەش کە داوای دەنگدانەکەن ئەم حزبانەی ئێستا بۆ ئەوەی مەسەلەن حەقی ئەم ملەتە بسێنن، بۆ ئەوە بۆ نمونە ئێمە دەنجیان پێنادن بۆ بایکۆتکردنی پەرلەمان بکەن یان قسەی سەر شاشەی تەلەڤیزیۆن و یان زۆر شتی تر. ئێستا بۆ نمونە من کارمەندێکم مەسەلەن فەرمانبەرێکم موچەخۆرم بۆ داوای حەق خۆم بکەم، دەبێ ئەو حزبانەی کە داوای بانگەشە ئەکەن دەنجیان پێ بدەن، دەبێ ئەوان حەقەکەی ئێمە بسێنن، نەک ئێمە بچینە سەرزادە و زۆر شتی تر بیکەن حەقە حزبەکان بیکەن. ئەو حزبانەی کە بانگەشە ئەکەن ئێمە تاکسازیەکەن ئێمە بەڵێ فەرموو. کاک شاخەوان دیارە جەنابەت کەسێکی هۆشیاری و شارەزاییی باشت هەیە، قسەکە لەسەر ئەوەیە تۆ چ داواکاریەکت هەیە لە ئەو کەسانەی کە شانسی ئەویانە بێت تۆ متمانیان پێ بکەی، پەنجیان بۆ بخەیتە ناو مەرەکە بۆ و سەحەکان بۆ لێ بدەیت؟ مەبەستم ئەوەیە تۆ چ داواکاریەکت لیان هەیە؟ بەنسبەت مەسەلەن لایەنی ئەوەی سیقەت پێیان هەبێت، ئەم حزبە پرۆژەی زۆر جوانیان هەیە، یان جوانن کە پرۆژەکانیان بەس تەنها ناوەڕۆکە، مەسەلەن ڕوخسارە ناوەڕۆکی نییە، تەنها ڕوخسارە. ئەگەر پرۆژەکانیان جوان بێ بۆچی ناوەڕۆکی نییە؟ ئەمە ئەو پرۆژەمان هەیە بۆ نمونە هەندێک حزبی ئیسلامی هەیە، بۆ نمونە مەسەلەن حزبی کۆمەڵ هەیە، حزبی یەکگرتوو هەیە، حزبەکانی تر هەیە. حەزەکەم مەسەلەن حزبی ئیسلامیەکان فەرقی هەیە لەگەڵ حزب ئەلمانیەکان. بۆ نمونە کە بانگەشە ئەکەن ئەوەی لەسەرتانە پێبەجێ بکەن، بۆ نمونە کە ئەچنە ناو دەسەڵات ئەبێ حەقی ئەم ملەتە بسێنن. بۆ نمونە ئەو ئەزمانێک کە ئێستا بانگەشە ئەکەن ئێمە گۆڕانکاریەکەن و 100% ئەیکەین و پێش و پۆشتێ تەشخیصی بکەن. بۆ نمونە نەوەی نوێ ئەرێ ئێمە چاکسازیەکەین، نەوەی نوێ سەر وەکو گۆڕان چند ساڵەکەی تر 7 ساڵ 8 ساڵە گۆڕانیش پێیا بووە ئەوە ئەەکەم بەس هیچی وامان نەدیت. کاک شاخەوان باەمە باسی خۆمان بکەین وەکو ناوەڕۆکی بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەبەسمەوەیە شڕەخنەیەکت لێ هەیە، یاخود ئەوەی کاڵی حیزبەکان هەمویان وەکو یەک نەبن یان حەزەکەی جیاواز بێ، ئەو جیاوازیە بۆ ئێمە چییە؟
کەسی زیرەکتان هەیە ئەوەی لەسەریانە دەبێ ئەنجامی بدەن ئێستا بۆ نمونە جەنابی مامۆستا سەلیم سوشکەیە جەنابی مامە زۆری بکەن ئەمسالی وان ئینسانی چاک و لەخواترسن بۆ نمونە من حەز ناکەم ئەوانە کە لە پەرلەماندا ئەنیشن حەقەکەی ئێمە وەرگرن بایکۆتی دانیشتن نەکەن چکە بایکۆتی دانیشتن استفادە بێ من ناگە من تا ئەرێن حکوومەت گەندەڵە حکوومەت ئاوایە من چ لەم قسانە بکەم من چ لە قسانە بکەم مثلەن چێ سەرۆکمە من چ قسە لەوەی بکەم چێ چەند کورسی دەینی چێ ناهێنین نیم حەقەکەی من وەربگرن ئەوجا لە پەرلەمان چی ئەکەن چی ناکەن ئەوە بەلای ملەتەوە مهم نییە مهمترش لای ملت بەدەستێنانی مافەکانیانە ئەو بەدەستێنانی مافەکانیش لەلایەنی حزبی ئۆپۆزیسیۆن نەگرێ ئەو حزبانی کە خەمخۆری ملەتن بۆ نمونە کۆمەڵ کە ئەم ماوەیە داوای زۆر بوری لەسەر موسیق و لەسەر قوتی خەڵک بەس عملی هەدی عمل نەک بەس سەرزارەکی بی باشە زۆر سپاس دەکەین بیسەلمێنن سپاس وەکو گوتم وەکسار نەبی ناوەڕۆکۆ کەشی هەبی چکە پرۆژەی جوانتان هەیە حەزەکەم شتەکان بکردار سپاس بۆ کاک شاخەوان دایکی محەممەد دایکی محەممەد فەرموو دایکی محەممەد بەڵە فەرموو بەڵە فەرموو دایکی محەممەد فەرموو سڵاو لێ بێ سڵاو لە جەنابیشت زۆر سپاس دەکەم کاک پەیوەندیان داوای سەرکەوتنێکی زۆرتان گەورەتان یەکەم ئینشاڵڵا لە لیستی پەیام بەڵێ دایکی محەممەد تەمان کۆمەڵی ئیسلامی بە نائیزانین زۆر قساتەن و ئیسلامەکان چیان کردووە و بەڵێ ئەزانی چی دایکی محەممەد هاوڵاتی حەقی خۆیەتی قسە بکەوە چاوەڕوانی گەورەشی هەبێ لە ئەو نوێنەرانەی کە هەڵیان نەبژێرێ نوێنەریش کە هەڵبژێردرا لە هەر لیستێکەوە بێ کە چووە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێ بە موڵکی هەمووان یعنی قسەکەمان لەسەر ئەوەیە ئیسلامەکان هیچیان نەکردووە بە تایبەتی پەیام بۆ هیچی نەکردووە لە بەخشین لە یارمەتی بێوەژن لە یارمەتی حەکیوان ئاخرە بێوە بخەنە بەسەوە بۆ بێ ئیژدانانە قساتت وەڵی من لەم کەناڵەیە واڵێم یاخوا هەرچی پەنجە بۆ ئیسلامەکان وەرناکە بە تایبەتی کەناڵی پەیام بۆ ئیسلامەکان وەلیستی پەیام یا ڕەبی ئەو پەنجە لە تووشی سەرەدان بێ نا ئینشاڵڵا دوعای ئەزانکی دایکی محەممەد با دوعای باشە بکەین چونکە یعنی هەم لە شەرعی شاوایە کە ئینسان دوعای ئەم گەشیزە دەسەڵاتە 27 ساڵە خەڵک ئەتەوسێنەوە باشە چیان بۆ میلەت کردووە ئیسا هەرچی ئەڵەسەوە ئەڵێ ئیسلامەکان شڕۆکڵاونێت تاکە دەبا 4 ساڵ کەدە ئیسلامەکانەوە بەڵێ ئەیوانە زۆر باشە دایکی محەممەد بزانێ ئیسلامەکان چیەکە چی ناکە دەست خۆشیتانێتە برا بەڕێزەکەم یا ڕەبی سەرکەوتو بن ئینشاڵڵا سەرکەوتی شەدی زۆر سپاس دەکەین دایکی محەممەد زۆر سپاس بۆ تۆ باوکی دانێر باوکی دانی فەرموو مامۆستاجان باشی سەرچاوم بە قوربان باشی ئەحواڵ چۆنە زۆر سپاس دەکەم باشم یاخوا بێوی وەڵی میش حەزم کرد بەشداری بکەم مامۆستا فەرموو مامۆستا وەڵی من هەر حەزم کرد بڕێ قسە بکەم بۆ عامی خەڵکی و هەموومان دەسوادەی لێ بکەین وەکو کۆمەڵی ئیسلامی و غەیرە کۆمەڵی ئیسلامیش بەڵێ تەقەنە بەنگدانە بەڕاستی من پێم وایە چ کۆمەڵی ئیسلامی و چ لایەنەکانی تر پێویست ناکە نایەن دێرم بۆ نەم لەگەڵ یاوە قساکەم بۆ هێناویەوە فێرم ئەو بەڕاستی هەموو کەسێک لە لای خۆی وە مەوقفی هەموو حیزبەکانە زانێ هەڵسوکەوتیان بۆ نمونە چۆن بوونە لە ناو خەڵکە بۆ نمونە وەکو باسی کۆمەڵی ئیسلامی بکەم تەقەن وەکو حەقیقەتێک خوای گەورە ئاگادارە نەمگەرەکە وەکو کوێرانەیش دیفاع لە کۆمەڵی ئیسلامی بکەم کۆمەڵی ئیسلامی لەخوا بەجارێ بۆ نمونە مستەشفەکانی بەخشین ئەوەی سلێمانی من کە لە کەلارم لە کەلارەیەتی بۆ نە هەڵەگە شوێنەکانی تر نازانم لە پێتر ئەلمیمەیەتی وەکو بەرنامەی بەخشین یارمەتی فەقیر و هەژار بوون نە لای ئێمە لە گرجەگوتنێ لە کەلار یارمەتی چەندین خەڵکی داوە بیناومانیشە لە کەناڵی پەیامەوە لە یارمەتی چەندین خەڵکی داوە ئەم شتانە بێتە سەبەبێ وەکو شەرعیەن ئەو حیزبەی کە ئاوا مەوقفی و هەڵوێستی هەیە چاک بووە لەگەڵ خەڵکە
شرعي شواذي بشخص جديدة شوف أجر شدة ممكن نادي بخت نادي إسلام نقول كمري كان يوم مخالف أنا بينهم والله بشرعي هذا عندني كذا بلا مثال الشرعية هذا عندني كذا مخالف شيء عندهم لبروية المتفق الوجار ده إنت خلقي كمري كاني وكو ما مسامل مروان وكو ما مسامل هورامان وكو سوران عمر وكو ما مساعد بابية رأيتي حزبة موقفية لسردين اختاكا يعني خلقي كده براسي إن شاء الله ريكوبيه وشاكا بلا مو موقفانا لها مكتك نادي هناك إنسان موقفكان يبيه أبي موقفي من خمسون أبي لقى خمس شعوة بقولنا كمريساني موقفي هو ما قرب خاون هذا يسمى موقف زانم أبي دفاع لوكم براسي بقولنا منا كمري إسلامي شعب ثاني وبسخ خلطة زور زورة بله زور سپاس دەکەین من تێگەشتوم خەڵکی زۆر وەلایی بۆی هەیە نەکوێرانە خەڵکوە چەپڵ لێدا هەر پرسیارێکیان لە خزمەتە زۆر سپاس دەکەین باوشی سیتا خاتون فەرموو سیتا لە سلێمانی فەرموو سیتا خان بەڵێ فەرموو عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا الله فەرموو ئەم کاتتان لە هەموو کاتێکت باش زۆر سپاس بەڵێ فەرموو قوربانی بم برای بەڕێزم کەمە ناکەم ئینشاءڵڵا مفاجەعەیەک و سەرکەوتنێکی سەرتاسەری ئینشاءڵڵا کوردستان و هەرێمەکەمان بگرێتەوە ئینشاءڵڵا ئەو هۆڵی پەرلەمانەی کە بەڵەنگۆی حەقی تیا پەنجەی نزم تیا کراوەتەوە ببێتە بڵەنگۆیەک ئینشاءڵڵا کۆمەڵانی خەڵک و میلەتەکە جارێکی تر خۆشحاڵی بۆ تاک بە تاکی ماڵی کورد بگەڕێتەوە ئەڵبەتە وەری بەرنامەکەتان کاکەیۆندی عەزیز ئایا لە بانگەشەی هەڵبژاردن ڕازی ئێمە بۆ ڕازی نەبین بە ئەم زروفە کەسە ئەلمانیەکان یاخۆت ئێزایانی دەسەڵاتدار بەو هەموو دەسەڵات و بەو هەموو گەندەڵیە کە هیچ شتێکیان بۆ خەڵک نەکردووە هەتا ئەم ئەستەی ئەم تازەیەش کە ئێوارەی ڕابردوو بوو لە میدیا ڕاگەیاندەکان دەرچاوی کۆمەڵانی خەڵک کەوتا ئێستش دایکۆت ئەکرێت ناوەزان لەوەی کە قوتی ماڵ و مناڵ قۆرخ کراوە لەلایەن دەسەڵاتدارانەوە ئایا حەز دەبەرێک بێ دەبەری سەوز بێ دەبەری زەرد بێ ئیتر ئێمە بۆ بانگەشە نەکەین لە کاتێکا کە ئەم هەموو جوانیە و ئەم هەموو چۆن بڵێن جوانیەکان ماستۆتە سەر سەیج و بە بەرچاو و ئام و میلەتەوە دیارە چێ باشە و چێ ئیشی باشی کردووە لە هەمان کاتا من لەیرەوە بە کۆمەڵی ئازیز ئەڵێم شتەکانیان ڕوون و زەقن دیارن یەک لەوانەی کە وەزیری ژینگە ماڵسا دارا حەمە ئەمینە من ئەوە نەبێت تەنها بۆ ئەو بۆ هەموو هاوشانەکانیشی ئەڵێم کە ئەوان ژینگەیان گرتە دەست ئەبینین بە سەیرانگاکانە ئێستا پێمان ئەی با ئەگەر بگەڕێنەوە یا بڕۆین لە جانی سارەکە کنێنسێ فڕێدەینا ئەرزیان ئەو خواردنەی کە ئەیبین پاشماوەیەک لە زۆر خۆمان دەجێمێنێ ئەگەر نەیکەینە شوێنێکی خۆی پێمان یعنی زەمیرمان قوبوڵ ناکا زەمیر مرتاح نابێ ئەمە یەک لە ئیشە جوانەکانیان ئێژڵەن خاتونەکان چیان کردووە هاوشانەکانیان ڕەگەزەکانی بەرامبەریان یەک لەوانەیە لە خولەکانی پێشووی پەرلەمانە سەربۆخەرەداخی خۆشەویستیم بۆ جەنابیان هەیە یەک لەوانەی جوان لەبراکانی خۆم سوودمەند بوون لە سوسەی زەواجە ئەوان پرۆژەیەکیان تەرەقی لە پەرلەمانە کۆمەڵێک بۆ عام بوو شتەکان نەک بۆ حزب بێ بۆ تاک بێت مربوط بێ بە حزبەکەی خۆیەوە بەڵکو خەڵکانێکی تریش سوودیان لە پرۆژەکەی خاتی سەربۆخەرەداخی وەرگرت زۆر باشە کۆمەڵانی ئازیز ئەڵێم ئێمە کەس کەم ناکەین ستەمیش لە کەس ناکەین والسلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. دەست خۆش سیتا خان باوکی ڕێکان فەرموو باوکی ڕێکان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فەرموو جان. والله برای بەڕێزم من وەکو کەسێکی مسلمان ئەمەوێت چەند ئامۆژگاریە بۆ ئەو خەڵکە بە شەرەف و خەڵکە مسلمانی کوردستان بکەم. بەڕاستی ئەم حیزبانە کە دروست بوون خەڵکێک ئەڵێ بۆ کورسی و پای و ئەوانە دروست بوون هەر حیزبێ دروست ئەبێ بەرنامە و ئامانجێکی هەیە بە ئیسلامی و بە ئیلمانی بۆ بە تایبەتی ئەمڕۆ کە بە برانی یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامی گۆڕان کە بەڕاستی مەعارەزە بوون دژی ئەم حکومەتە دەسەڵات دارە ئەم دوو بنەماڵەیە بۆ ئەوە دروست بوون بچێنن جێگەی ئەوان بە حقیقەتیش ئیشێکی چاک و جوان و باش و ڕێگ و پێکیان کردووە بەڵام ئینسان ئەبێ هەتا سەر
بەعیزەت و بەخیرەت بێ بە جورئەت بێ ئیماندار بێ ئەگەر بە تایبەتی ئیسلامیەکان لە سا 78 کە لەبەر خاسی خوا لەگەڵ ئیسلامیەکانان بەڕاستی ئیسلام ئەوەی کە ئیسلامی ئەبێ بە جورئەت بێ بە عیزەت بێ بە خیرەت بێ نابێ چاو نەسریج بێ ئەگەر تۆ ئیسلامی شوێن ئەم بەرنامەی خوا کەوتووی ئەتەوێ سەرکەوێ دینی خوا بەڕاستی لەگەڵ یابی بکوژرەی شەهیدی نەکوژرەی سەربەرزی زۆر ینی سەیرە بەلام و بازێک بە ناوی لیستی ئیسلامی و ئەوانۆ لەم وڵاتە لیستیان دروست کردووە و وایە هەر ئەمانە ئیسلامین و هەر ئەمانە بەرپرسن لە وڵاتە نەخشتی وانییە بەلای منەوە بەلای خەڵکێکی کە عاقڵ و تێگەشتو بێ ینی بازێک زۆر عەجبایەتم لێیە کە باسی لیستی ئیسلامی ئەومانە ئەکەن بڕێ لیستێ وەڵڵاهی هەر دەمزی بیتێ ڕێک ئەچێ بۆ حیزبی دەسەڵاتدار. بەڵێ زۆر سپاس باوکی ڕێکان دەست خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس دەکەین. هەڵبەت کاک محەممەد فەرموو کاک محەممەد لە شاراوە کاکە بەڕێزی زۆر بەڕێزی سڵاو ڕێزمان هەیە بۆت کاک محەممەد فەرموو زۆر بەڕێزم دەست خۆش بێتەوەرەی جوانت دابەزاندەوە پێشەکی دەربارەی هەڵبژاردن تۆزێک هەموو لای ڕۆحپەرەیە دەبینم کرا و هەورازە لە پێشمانە بڵندە زۆری دەوێت پشوو درێژی دەوێت ئەمانە تۆزێک دەبێت بە تەحملەوە لەگەڵیان بڕۆین هەتا کیان دەسەرمێنن یا بەردەستیان دەکەین بەڵام ئەگەر ڕێم بدەی لەسەر قسەی دوێنم یەک دوو قسەی دیم ماوەن ئەو ڕۆفترەیە ینی دوێنێ پچڕا دوێنێ دوێنێش قسەم لەگەڵ نا لە مەبەستم هەموومان دەگریتەوە باڵە فەرموو هەموو حیزبەکان ئاگە دوێنە دەمگوت کەمپینێک هەموو حیزبەکان لە زدی لە چێ دەسەڵاتدارە کە بەیەکەوە بە هەموو لایەکەوە دەلتان ساتر دەڕوە دەگم دێ بەڵە فەرموو بەڵێ ئێستا پاسەوانەکانی هەموو لایەکی حیزبەکان ئاگاداری کەچیان لێ دەکەن وەزیرەکان کاربەدەستەکانی خۆیان پاسەوانی خۆیان باسرین موسیان دەدەنێ تێگەیشتی بەڵام پاسەوانی هەموو بارەگای حیزبیەکان بەیەوەش و هەموو حیزبەکانیشەوە هەتا حیزبەکەی منیش بۆ هەموو لایەکی دەخن نەکەین ئەوان چن لە داکەکەی دیبوون لە چاوکڕانی ئێمە بۆ زەختیان نەخەینە سەرێ پێویستە قیادەی حیزبەکان بەیەکەوە ئیتفاق بکەن چن لەگەڵیان دانیشن ئاوە کردەوە کەیانە تێگەیشتی کە دەڵێم کەمپین بەیەکەوە قسە دەڕوا ئاخر کاک محەممەد کاک محەممەد تۆڵی کەمپینێ بکەین لە دژی گەندەڵی دوێنێ ئاوات گوتوانیە جاوز گەندەڵیە بەڵام تۆ ئێستا قسێکی ترت کرد وتت پاسەوانی بەرپرسەکان هەمویان باشترین خزمەتەکرێت بەزەوەی کە من بزانم پاسەوانی بەرپرسەکانی ئەو خزمەتە ناکرێن بە پێچەوانەوە منەی بینم ڕاستێکی نا وەزیرەوانە هەموو فەرقیان پێکراوە بەڵێ یەگەیشتی بەزی مەقراتەکان خەریکەیەنیان بۆ بکەن ئێستا وادێکیان داوە چووکە وادێک بۆ مانجی داهاتوو بۆیان چاکەن بەڵام دەیان خاپڵێنن پێم خۆشە هەموو حیزبەکان زەختیان لێ بکەن بۆی یەکسانیان بکەن زۆر باشە باوکی محەممەد بەبەسەکەت گەیشت دەستەکانت خۆش بێ و زۆر باشە ئەیاد وەرەگرم لە خورماتوو بەڵە فەرموو دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکە ببوورە کاک ئەیاد بەڵە فەرموو وەڵایی من دەستخۆشی لەو تەوەرە دەکەم کە ئایا لە بانکەکەیان بژاردن ڕازی وەڵایی بۆ نمونە لەبەر ئەوەی لە هەموو دنیایەکە لە هەموو عالەمێکە بەس لە کوردستانە ئەمەنیە کاتێک هەڵبژاردن ئەتیە یعنی ئەو پرۆسەیە ئەیە بە ناوی هەڵبژاردنەوە تۆ ئەتی پرۆژەکانی خۆت بە هاوڵاتیان بە میلەتەڵی بەڵام لە کوردستانە نییە بەس قسەی کردار بەس قسەی جارە کردداری نییە بۆ نمونە حزبێکە دێڵێ منی واکەم حزبێکی تازە دروست بۆ ئەڵێ منی واکەم چەنا حەزب تاقی کراوە تۆ ئەڵێ منی واکەم هیچی زەر نەچوێ لەوانە بۆ نمونەیە تۆ ڕاستەی دەیمە دەنگەتیم بۆ نمونە دەنگەدینە کۆمەڵ یان دەنگەدینە یەکگرتووە دەنگەدینە ئیسلامیەکان یەغێر ئیسلامیەکان ئەڵمانیەکان بەڵام تۆ ئەگەر پرۆژەت بێ پرۆژی سەمێنی بە کردار بە قسەی چنایە بە قسە بێ ئەم دنیاە بڵێنی بەس بە قسە هیچ ناڕاتە سەر بە قسە نابی ئیلا بە کردار
نەوەڵا ڕازی نیمان لە بانگەکەی هەڵبژاردن و ڕازی نیمان زۆر سپاس بۆ لێوە دەستخۆش کاک ئەیەت قسێکی باشی کەرەژەوەیە کە لە کاتی ینی لە کاتی ئەوەی کە پێک وترێ کاتی کەمپین یاخود پێک وترێ کاتی هەڵمەتی هەڵبژاردن ینی ئەوە زۆر پێویستەکە بەوەی کە ئەو کەسانەی کە کاندیدن بەرنامەکانی خۆیان بە هەموو شوێک ڕوون بکەنەوە باشتریش هۆکاریش ئەوەیە کە بتوانن لە گەڕەکانە شوێنێکی دیاریکراویان هەبێت کە بتوان هاوڵاتی ینی لێ ببینن ئاسان بێ هاوڵاتی بتوانێت قسەیان لەگەڵا بکەوە بتوانن ئەو خواستانەی کە هاوڵاتی هەیە بەتابەتیەوەی کە پێویستە بە داواکاری لە حکوومەتی عێراقی ئەوە زۆر پێویست بەوەکە کە هۆکارەکانی گەیشتن بە هاوڵاتی ئاسان بکرێت بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانی کە ئێستا ئەندازەیەکی زۆر بێزاریەکیان هەیە لە هەڵبژاردن بتوان ئەو تەمومژە ئەو بێمتمانیان بڕەوێتەوە بۆی کە لانی کەم خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە بە ڕێکوپێکی بە متمانەیەکی زۆرەوە دەنگ بدات. چەمە لەگەڵە کاک باوکی مەڕوان فەرموو. باوکی مەڕوان لە کەلار. فەرموو باوکی مەڕوان. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێ. سپاس دەکەین. بەڕاستی هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە لە هەڵبژاردننی تر. چۆن؟ لەبەر ئەوەی خەڵک ئیمڕۆ احترام نادات بە پەڕۆ و بە لافیت و بە ئەو شتانەی کە دارە نەکریا بە سیارە و بە کەرنەڤاڵ ئەو شتانە. بەڵێ. لەبەرەوە خەڵک ئەی خەڵک باوکی مەڕوان شتێکی زۆر جوانت باس کرد با من بیکەم بە پرسیار. خەڵک ئەگەر بانی بە ئەو لافیتە و ئەو هەموو مەشۆراتی کە لە بڵاوە کرێتەوە هەموو لافیتی کە بە دیوار و عەمودەکانەوە بینرێ بە شوێنە گشتەکانەوە بینرێ ئەگەر قەنەعەت بەوە نەکا ئەی قەنەعەت بە چی تر بکە ینی تۆ پێت وایە هاوڵاتی ئەو ئەگەر ئەوە نەکا بە قیاس ئەی چی تر بکە بە قیاس باشە؟ بەرای بەڕێزم خەڵک ڕابردووی ئەمانە هەمووی ئێمە لەم وڵاتاژین چەند ساڵە لەم وڵاتاژین ئەمانە ناسی هەموو حزبەکانە ناسی ئەو حزبانەی کە لەگەڵ خەڵکا بن دڵسۆزی خەڵک بن دیارە بە پەنجەی دەست ئیشارەت دەکرێت ئەو کەسانەی کە خزمەتی خەڵکەکەن بەڕاستی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان من بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان خستەمەیە و شتم کە لێ بینیون لەو ڕۆژەی کە دروست بوون خزمەتی خەڵکەکەن بە ئەخلاق و ڕەوشت و بە دینداریەوە دوایەوە کەناڵێک یەکەم کەناڵ بکە کەناڵی ئیسلامی لە کوردستانە دانریا یۆ ئاواتی خەڵک هەموو مسلمانان لە کوردستانە ئەوە بکەناڵێکی ئیسلامی دانرێ کە لە ماڵەکانە پاش بکرێت سپاس بەخوا ئەوە یەکەم کەناڵ بوو کەناڵی پەیام دروست بوو دوایەوە تەنەها ڕادە لە هەموو ناوچەکانە دروست بوو گەورەترین ڕادەیە کە ڕادەی لە سلێمانی دروست بوو دوایە هەموو شوێنەکان شار شدەن هەموو ڕادێکی تیا بانگی ئیسلام و بانگی دینداری خواپەرستی خەڵک گەورەترین استفادەی دەکرد دوایەوە تەنەها پرۆژەی تر یەکێک لاوان پرۆژانەی کە بەڕانی بەخشین گەورەترین قاداتی بەبێ جیاوازی با خەڵک گوێی لە قسەی من بێ ئەگەر گوێی لە من بێ تۆجێ زەمیر و وجدانی زەمیر بخاتە کار بۆ بەرنامەی بەخشین بەبێ جیاوازی بەبێ ڕەش گۆل یعنی جیاوازی نەکردووە لەگەڵ هەموو کەسێکا خزمەتی خەڵکی کردووە بەبێ جیاوازی خزمەتی خەڵکی کردووە بەبێ هیچ فەرقێک دووبارە کە پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوە بووکە بەرنامەی خەستەخانەی بەخشی داناوە لە شارەکان لە شاری سلێمانی لە شاری کەلار لە شاری شارەکانی تری ئینشاڵڵا پشت بەخوا بەتەمان ئەوە کە بیسمان لە شاری چەمتەماڵی بەتەمان بیکەنەوە ئەمە خزمەتەکانی کۆمەڵی ئەو کەسانی کە تۆجێ زەمیر و وجدانیان هەبێ ئەو کەسانی کە خزمەتیان کردێ بە خەڵک بە مرۆڤایەتی بە ئینسانیەت بە عەدالەتەوە حیفە دووبارە دەڵێم حیفە تەنگ بە کۆمەڵی ئیسلامی کوردستان نەدات بەڕاستی هەڵوێستی جوانێرانە لێرانە لە هەموو پرسە نەتەوایەتی پرسی مەسەلەی سەرۆکایەتی هەرێم دوایەوە ڕیفراندۆم دوایەوە هەموو پرسەکان کۆمەڵی ئیسلامی وەکو پۆڵا وەکو تۆڵا وەستاوە لە هەموو زینەکانە دەستخۆش بێ باوکی مەڕوان دەستخۆش بێ سپاس بۆ بەڕێزت حەشارێکم نووساوە لە شارەکەم بۆ ئامادەکردن بخۆنمەوە دەستخۆش وەڵی بەڕێزێک زۆر لە مێژە لەسەر خەتە ینی لەوە چێ چاوەڕوانێکی زۆری هەبێ باوکی مەڕوان
كاكي من فرمو ببورة كاكي من دمك لسخت كاكي من فرمو. السلام عليكم. عليكم السلام كاكي جان. كاكي بس أخوش بالذات توري برنامج كان باقيش هم بجاردن رازيد لأننا رازيدين رازيدين سرجم لنا سياسي كان بودو درشتنا وهي كان صوريشي أوانية أو باقيش هم صالان رابطة يعني استابي كذي بوتشين يعني المشكلة حكمتي ناوخو تزعم ملت لأننا رازية دو بالذات درشلي كان بو برلماني عراق براي من تنها بوستك وامتيازاتك ان حكومه العراقي ودجيته فيش دسمات الشانيه في لجنه رزمه في لجنه حتى صالان بكل البرلماني بغداد هذا او بوستي بريودته كيف كان هيتيا كناك دسمات اللي بايكوت كبير جات استشترنيا هل حكومه العراقي بزور نربيتي برنتي دفرنيت وكوبيني ما نراب بدودا سلم لنا سياسي كان روشانه بقول ان شاء الله بنو التلفزيون كان فراكشن كردستان كان بايكوت برلماني فراكشن كردستان كان بايكوت برلماني تواتي دسمات الشانيه كان هذا مفهوم امتيازاتها دعوة كان خلق سواشن به او حصيه هي لبغداد اجل خلق مدى او حصيه لبغداد هي او كرسيه تجاري كراوال او كرسيه لكن بس زياده ذكريه وهي دسمات الشانيه وهي الشامبيون اكري كان حاول يجيب امتيازات وحمايه ومليون دينار اجل تنها لبايكوت جات بالرأي من هيش تشتري كنكره لرابردوش ده لان ما ديني ولا سلزم لان اساسا كان بري استثناء وتشفاط عليكم دەست خۆش کاکێ من تەوان ینی بڵاوکردنەوەی هەر دەنگۆیەک و ئشاعاتێکی ناومێدکەر شتێکی زۆر خراپە ئەگەر بۆ نمونە ئەگەر هیچیش نەکرێت کە من قەنەعاتم بەو قسەی هەر نییە ینی چۆن شت ناکرێت ینی جارێ وایە کەسێکی زۆر بەتوانا و مەهارەدار کە توانایەکی باشی هەیە ئەتوانێت زۆر کاریگەری دروستکە بە پێچەوانەوە لە ڕابردووە سیاسیمان بینیوە سیاسێکی باش بووە ینی توانیوێتی ئیشی زۆر باش بکە و لانی کەم ئەم ئەندام پەرلەمانانەی کە بەشداریەکەن لەم پرۆسەیە و بن بە ئەندامی ئەنجومەنی عێراقی لانی کەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ناوەند لە حاڵەتی نۆرماڵای هەڵنەوە ئەمە زۆر چارەسەر نییە تۆ بڵێ وەڵایی هیچیان پێ ناکرێت لەبەرەوەی بایکۆتی عێراق بکەین ئێمە ئێشتا ئەگەر سیرکەی زوو بە توڵەشی سوور لە کەناڵەکانە نووسێ هەنووکە یاخۆت بڵێن ئێستا کە حکوومەتی عێراقی ئەوەنە پارانێرە بۆ هەرێمی کوردستان تاکو ئێستا هەرێمی کوردستان دەتوانێت ئەو ڕێژە بودجەی کە بۆی دێ ئەنجا ئەم چارەکە موچەی ئێستاش بدا لەبەرەوە بەڕاستی قسێکی زۆر خراپە گەرەمە پێمان وابێ یان باوا بڵێن ئەو دەنگۆیە بڵاوکەینەوە کە هێزە سیاسەکانی هیچیان پێ ناکرێت خۆ ئەندا پەرلەمانانە بە پێچەوانەوە دەتوانن داکۆچی زۆر باش بکەن ئەتوانن فشاری گەورە دروستکەن و ئەتوانن پەیوەندی باوا بڵێن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لە حاڵەتێکی زۆر باشە بێڵنەوە هیچ نەبێ ئەو سیاسیە فاشیلانەی کە لە ڕابردووە هەرێمی کوردستانیان بەم دەردەگەیاندووە هیچ نەبێ ئەوان ئەو شانسە لەوان بستێنەوە بۆی پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە بتوانێت نوێنەرایەتی بکە. کاک محەممەد جان فەرموو. کاک محەممەد فەرموو بە قوربان. چۆنی باشی؟ بە قوربان عەزیزی کاکە محەممەد جان فەرموو. چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم. ممنون سپاس. فەرموو بزانین چ پەیامێکت هەیە کاک محەممەد؟ زۆر سپاس. کاک محەممەد ئەگەر گوێ لە تەلەڤیزۆنەکە نەگری یەکسەر قسە بکەی زۆر باشە. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. سپاس. کاک محەممەد گوێ مەگرەوە هەر لە ڕێگای تەلەفۆنەکەتەوە گوێ لە من بگرە فەرموو. پەیوەندەکەی کاک محەممەد چڕە. کاک لوقمان فەرموو. دەستخۆشیان لێ دەکەم بەڵام لە قەزای کەفات و دەوروبەری ینی ساردا ینی بابرێن بانگەشەکەی کۆمەڵی ئیسلامی ساردا هەتامان لە گوندەکانی پۆستەرمان نەویسیە بۆچی ینی لە خەبات هەڵمەتی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی لاوازە زۆر لاوازە لە قەزای کەفات و دەوروبەری خاص گوندەکان ینی پێشگیری کۆمەڵی ئیسلامی بێ حسابە ڕاستە بە دەرە ینی بەڕاستی من پێم خۆشە کاک محەممەد تۆ چیت هەیە لێرە ئاڕاستەی کە بۆی ئەو برایانەمان لە مەڵبەندی هەولێر و لە مەڵبەندی دەوروبەری هەولێر باش لە پەیامەکەی تۆ تێبگەن و هەروەها بە کوردی چیت ئەوێ یا چ داوایە لە ئەوان حەزەکەم هەر لێرەوە داوایکەی بە تەژید جوان لێیە. من داوا لە بەرگەشێرانی کۆمەڵی ئیسلامی دەکەم
يعني او لسه بيجيش زور جوري زماوري هي براسي يعني من او دار من الجيش ما توقع الحكومه الاسلامي ان شاء الله كذا يعني براسي بيجيش جوري زماوري هي ودار لخزاي خباتو كنت كان او شق عبر وجد ضغط روجي معايا يعني خلق كان بعدين بانجش كان زيادة السركنوا وبوسر كان الواصل خاصة كنت كاني خزاي خبات برو جور هيك بوسر كانت عني ودار بوسر كان زيادة الواصل زور باش دست خوش به کاغ لقمان دست خوش به کاغ محمد جان فرمو لتشوا کاغ محمد فرمو السلام عليكم. عليكم السلام كاكا محمد. باش بلام. زور سپاس دەکەم. من سەرەتا خلەیەکم لە مامبەر سلێمانی هەیە. بەڵێ. سابقیەکی پێوە دیارە لە بانگەشا و بزاننا. هەلا لە تاقوچەوە هەتا عەربەت چوومە چوار پۆستەری کۆمەڵی ئیسلامی نەدیوە. بەڵێ. کاک محەممەد تۆ ڕەخنەت هەیە لەوەی کە هەڵبەتەکە سارد و سڕە لە سنووری سلێمانیا ئەی چی بەوانەڵێک خەڵکیی زۆر ئەڵێ ببوورە تۆ گوێ لە من بگرێک تۆس ببوور با پرسیارێکت لێ بکەم هەندێک لە ئەو بەڕێزانەی کە پەیوەندیەکەن خۆیان زۆ بە دڵسۆزی ژەزانن ئەڵەن کاکە پێویست بەم پەڕۆپاڵە ناکە پێویست بە فلێکس ناکە پێویست باز نازان بەچی ناکە خەڵک خۆی حیزبەکانە ناسێ خۆی مێژویان دیارە خۆی هەڵوێستیان دیارە لەبەرەوە پێویست بەوە ناکە ئەوە تا تۆش داوا ئەوە کەڵێ ئەمە پێویستی بەوە کە لە تاسڵوجەوە تاکو سلێمانی و دەوروبەری عەربەت کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی باش ینی مەشوراتەکانی خۆی بە هەڵنەواسیوە بەڵێ بەڵێ هەڵی نەواسی حەز ئەمڕۆ خەڵک بەچاو شتەبینێ ئەڵێ دیارە هەر وجودیان کەمە بۆیە وایە ئاوا سەیرەکرێ بەڵێ زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو پرسیاری دووەشم برم هینی دووەشم بۆ خەڵکی ئەوەیە ئەم جارە خەڵک دەنگ نەدا بە چەتە و مافیا و درز و شەڵاپیس و ئەمانە بەڵێ ئەم پەیام بۆ خەڵکی بەعام باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد سپاس دەکەین کاک ساڵح جان فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. لا جنباشي. زور سپاس دەکەم کاک ساڵح جان فەرموو دەستان خۆش بێ وەڵای من دەستخۆشانتان لێکم تەنها یەک جوابمەیە ئەویش بەبێ کەشتێکردن بەبێ هیچ شتێک بۆ ئەو برایە کە فەزر لەمە بەش تەلەفۆنی وتی وەڵا هیچ هین و پیرەژنێک چێتە پەرلەمان لەبێت چی بکا و هیچ کەس هیچی پێ ناکەوانە من تەنها یەک شتم هێڵم برای بەڕێزم هەر ئەوەندە لەگەڵ ئەو پیاوەمە خۆزگە گوێ لێم بووە ئێستا من تەنها ئەوەندەی پێڵم ئەڵەم برای بەڕێزم گوێ بگرە هەر ئەوەندە پێڵم ئەڵەم ئەگەر خوای بەبەزەیی ئەندام پارلەمانەکانی کۆمەڵی نەکردا بەسەبەب ئێستا ئەوای ڕۆڵەکانی من و تۆ مناڵکارەکانمان ببرانە یاستای جەندەریان بەسەر جێبەجێ ئەکرا بۆ مەحلومات خۆزگا گوێ لێ وایە خۆزگا گوێ لێ وایە تەنها ئەوەتم وایە باشە کاک ساڵح جان دەست خۆش بێ زۆر سپاس دەکەین تەمان شتێک هەیە بە دەترسم دوایی بوارم نەبێت تەمان کۆمەڵی ئیسلامی خزمەتکاری خەڵکە بەتەکید ینی نابێ ئیشەکانی ئێمە بکرێنەوە بە منەت بەسەر خەڵکیە بەڵام هەندێک جار بۆەوەی کە خەڵک بزانێت چیمان کردووە بە دلیلی بێنێ بورهانی بینێ ئەڵێن کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە بەم شێوەیە کردووە لەبەرەوە بەڕاستی ئەگەرنا ئێمە خزمەتکاری ئەم خەڵکەین بربژێرەکانی ئێمە دەبێ خزمەتکاری هەڵبژێرێت نەک ئەوەی کە وەکو خەڵک تێڕوانی نییە پۆست و پارە و نازام چی ینی ئەبێ ئەمە لەبەرچاو بگرین کە ئەندامەکانی ئێمە چ ئەوانە کە بن بە ئەندام پەرلەمان چ لە کوردستان چ لە عێراق و چ ئەوانێک لە وەکو ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی وەکو سەرکردەکانی ئیژەکەن بە تەجید هەمویان خزمەتکاری ئەم کۆمەلگایان و دەبێ واجبی سەرشانیانە واجبێکی دینی واجبێکی کۆمەڵایەتیە کە ئەرچی خۆیان جێبەجێ بکەن فەرموو شیراز خان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دادة جان فرمو. باش بابا رزقك. زور سپاس. دەستخۆشیان بەرنامەجانە لێکردن سپاس دەکەم. سپاس دەکەم. بەڕاستی دەستخۆشی لە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامیەکەم هەم بۆ نوێنەرانی عێراق و هەم بۆ پەرلەمانتاری بۆ پەرلەمانی کوردستان بەڕاستی ئێمە داوەشتی زۆر ئەکەین بەڵام لە پەرلەمانی عێراق 3 کورسیانە بوو کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانی 6 کورسیانە بوو ئێمە داوای ئەو هەموو شتاکەن ئەوان هەر ئەو لە توانیان هەیە کە بۆمان بکەن زۆر لەوە زیاتریشیان کردو کە ئێمە داوایان لێکەین یعنی بەس لە پەرلەمانتار لە عێراق ئەم هەموو
دیانە چێنەکەیانە گری ئەو ماگۆ ناکەن و ئەوە نەکرا و شت نەکرا وەڵا زۆر زیاتریان کڕوە هەیە 15 پەرلەمانتاری لە عێراقیان پەرلەمانی عێراقی بەقەی ئەم پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامیان نەکردەوە بەڕاستی من دەستخۆشیان یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئیشەڵڵا ئەم جارەش زیاتری سەرکەوتووە بن و یعنی هەموو شتێکیان کردووە هەم لە وەزیرە بەڕێزەکەمان هەم لە پەرلەمانتارەکان هەموو شتی باشیان کردووە هەم بەچای خۆیان جوور لە شاخ ئێسش لە کوردستان لە شار یعنی چیان نەکردووە بەڕاستی من دەستخۆشیان ئەوەیان بەرنامەی بەخشینە ئەوە نەخۆشخانەکانی بەخشینە هەم لە سلێمانی هەم لە کەلار وازام لە هەڵەبجە لە هەموو شوێنەکەیانە زۆر باشە هەمووشتەکان ڕەخنەیان لێگرین هەردیانیان پێ ئەگرین شیرازخان هیوادارم سەرکەون بەنیشم بۆ کۆمەڵی ئیسلامیات بەخوام جارە سەرەکەون دەست خۆش بە شیرازخان ویستم پرسیارێکت لێ بکەم ویستم پرسیارێکت لێ بکەم ببوورە شیرازخان دەست خۆش بێ کاک بێستون فەرموو کاک بێستون السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك بسون. مراتي زبان شهر بلازم بعدينيا. بعض موتار روجاتي جو كاتي بندان دريق روجانة سي نفر بريدا كان أول فاتري تنزيل كان قضاء خبر. باش تينا جيشتم راستكي لما بستكت. كاتي بندان أبي خبرنا وخلكي. يعني قربالغة. بەهۆی قەرەباڵغیەوە ناتوانانی وەریگریتەوە؟ نەخێر ڕۆژانە 30 نەفەر بەڕێ دەکەن 30 نەفەر بەیانەی خەڵکەکە بێزار بنەچێتەوە بۆ کاتی جەنگان. ئەمەش بابەتێکی گرنگە دەست خۆش بێ کاک بێستون دەست خۆش بێ دەست خۆش بێ تەمان ئەوە یەکێکە لە گرفتەکان من خۆشم وامەوە چەند جارێکە ئەچم دەمەوێت لەو وێزگەیە کە کارتەکەمی لێ وەریگرمەوە قەرەباڵغێک دروستە بێ ئەو قەرەباڵغێش وەکو ئەو کاکەی وتی زۆری پێچێ تاکو ئەدرێتەوە بە کارتەکان ئەدرێتەوە هیوادارم کۆمیسیۆنی باڵا بیر لەوە بکاتەوە هۆکاری ئاسانتر بگرێتە بەر لە وازام جۆم لێ بوو لەسەر زاری بەڕێوەبەری ئۆفیسی هەولێر کە لەم دوا شەوانیش دەتوانن خەڵک بچێ هاوڵاتی بچێ کارتەکەی وەرگێتەوە شتێکی باشە پەیوەندیمان هەیە کاک زوبێر دایکی ئەمین فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. تسخوشين برنامجنا عليكم براجع الرئيس. زور سپاس دەکەین دادی جان. خوای گەورە سەرکەوتوتان کە. ئامین. خوای گەورە هەر بۆ کوردستان بتانێنێ. داوای لە هەموو برایانی تەنوشکاران، خوشکان، مامۆستایان، پێشمەرگەکان. ئیتر ئەوەی کە قابلی دەنگدانیانە داوا ئەکەم دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن لەبەرەوەی لستێکی دەستپاکە لستێکی کورتفرۆژ نییە لستێکی خاکفرۆژ نییە لستێ نییە کە پارە و پولی کوردستان و بداتە دەرەوەی کوردستان هەر لە وەزیرەوە هەر لە ئەندام پەرلەمانی بەغاوە هەر لە ئەندام پەرلەمانی کوردستانەوە شکر هەمویان دەستپاکن هەمویان ڕێگە پاکن هەمویان نۆژیان پاکە لەبەر ئەوەی پاشکۆی هیچ بێتیان نەکردووە داچی ئەمین کۆکی لە مافی خوشکان برایان پێشمەرگە داچی ئەمین ببووراگەن پرسیارێکت لێ بکەم داچی ئەمین داواکارم خەڵکی عەقڵی لە ڕەخسەم ناڕوە نازانم زۆر باش ناڕوە عەقڵی بکاتەوە لە پێشووش لەبەر ئەوەی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن دەست خۆش بێ داچی ئەمین دەست خۆش بێ ویستم پرسیارێ بکەم ئایا بزانم لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵ ڕازی لە چەمچەماڵ بەڵام الحەمدولله بە خوشکایان و بەبرایانەوە هیچ دەغدیریان نەکرد هەمووی هەر خەریک بانگەشەی هەڵبژاردنە زۆر باش زۆر سپاس دەکەین ئەم سەرە لستەکەمان یەکەمی کوردستان ئینشاءالله بە ئومێدی خوا سپاس بە داچی ئەمین کاک یوسف فەرموو عليكم السلام ورحمة الله. برافو رزقم دەستخۆشی بەرنامەکەم لێکم. سپاست دەکەم. سپاس. بەڕاستی بانگەشە زۆر بەجوانێ ڕوا دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەم. بەڵێ. هیوادارم سەرکەوتوو بن و خەڵکی هەموو کوردستان دەیان وەدا چونکی بەڕاستی تاکە لیستەکە خۆی سەرماندووە لیستێکی پاکە لیستێکی سەرکەوتوو بۆ لە هەموو قۆناغەکانی ژێرە. بەڵێ. سپاسانەکەم. سپاس بۆ جەنابیشت کاک یوسف دەستەکانت خۆش بێ. بەڕێزی سپاس.
دەست خۆش. پێم خۆشە ئیشارە بە یەک شتی بچووک بەم هەڵوێستێکی گرنگی کۆمەڵی ئیسلامی لە ڕێگای مامۆستا ئەحمەدەوە کە ئەندام پەرلەمانێکی ئەحمەدی حاجی ڕەشید هەمووتانەی ناسن کە یەکێکە لە ئەندامانی نوێنەرانی ئەنجومەنی عێراقی لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی. تاوان یەکێک لە هەوڵەکانی مامۆستا ئەحمەد بریتی بۆ لەوەی کە هەتاکو ساڵی 2017 ئەو مێژە درێژیانی لە دوای ساڵی 2005 بەدواوە هەتاکو ساڵی 2017 کاکاتە نزیکی 12 ساڵ یعنی بەناس بە نووسرا و لە دەستوری عێراقیە نەنووسراوە کە پێشمەرگە پێویستە مەسەلەن وەکو هێزێکی نیزامی بناسرێەوە بودجەشی بۆ دیاریکرێ. یەکێک لە هەوڵەکانی مامۆستا ئەحمەد و هاوڕێکانی بریتی بۆ لەوەی کە بە تێکس بە نووسرا و لە ناو دەستوری عێراقی ئەمە جێگاکەنەوە. شەهێن خان فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. براكم لەسەر تەوەری بەرنامەکەتان من سەرەتا دەستخۆشی لە ویستەکەی جەنابتانەکەم. سوپاس دەکەین. بە تایبەتی بۆ مامۆستاوی لە پەرلەمان عێراقا ئەمجارش خۆی هەڵبژار دەتوانێت محەممەدی حاجی ئارەشیدوە مامۆستا ئەحمەد بڵێ ئەحمەد حاجی بەڕاستی زۆر کەسێکی لێ هاتووە بەڕاستی قابلی ئەوەیە نەکجارێت جاریکە خۆی هەڵبژێرێتوانێت لەبەرەوەی لەسەر ماسەکانی کورد و کوردستان زۆر هەوڵیە. بەڕاستی من کەسێکم هەر زۆر دەستخۆشی لێکەم و هیوادارم سەرکەوێ و هیوادارمیشم لیستەکەتان سەرکەوێ و لیستێکی دەستپاک و خاوێنی بێگەردم بەڕاستی لە کوردستانە. سوپاس دەکەین. سوپاس بۆ بەڕێزشت شایەن خان. زۆر سپاسدانەکەم دوای سەرکەوتتان بۆ خوازم خوای گەورە پایدار و خوای گەورە سەردەستان بکات. سپاس بۆ جەنابیشت. سپاس بۆ خوان لەگەڵ خواحافیز بخوێن. کاک محەممەد فەرموو لە هەولێر. کاک محەممەد فەرموو. بەڕێزم باشی. زۆر سپاست دەکەم کاک محەممەد. لە هەموو دنیا ئەو گەلەی وشیار بی ئەو خەڵکەی وشیار بێ واعی بێ ناهێنێ دیکتاتۆر دروست بێ. بەس مع الأسف کورد نەواعیە نەتێگەیشتووە هێشتوێکی دیکتاتۆر دروست بێ. ئێستا بزانە بانگەشە وەڵڵاهی بە پارەی خەڵک دوو حیزبە ڕاستە دوو حیزبەی دەسەڵات بە پارەی خەڵک باوە بانگەشە دەکەن کەس بەدەستجانەوە نایە. چونکە ئەو دوو بنەماڵە هەموو خۆیان دەوڵەمەند کردووە ئەو هەموو کوردستان بوویتە ملیاردێر هەتا ئێستا 300 میلیارد دۆلاریان دزیوە ئەو دوو بنەماڵە 300 میلیارد دۆلاری کوردستانیان دزیوە. ئەمن سەرۆکی حکومەت جێگرەکەی بە قوربانی قۆندەرەکەی عەلی باسیر بن مامۆستا عەلی باسیر بن. خۆزگە ئەوەت بەکار ناهێنا کاک محەممەد خۆزگە دەسەواژەیەکی تر بەکارهێنا. زۆر مەمنون. سپاس کاک محەممەد. تەمەناکەم ئەو بەڕێزانەی کە تەلەفۆنەکەن و پەیوەندیەکەن قسەی خۆیان بکەن بەڵام خۆیان لە کۆمەڵێک دەستەواژە بپارێزن. ئەم دەستەواژانە هەم نەک بۆ سومعی تەلەڤیزۆنەکەی ئێمە مەبەستم ئەوە نیار بۆ سومعی کەسەکە یاخود لە نەریتی کوردەواری ئێمە لە نەریتی جوانی کوردەواری ئێمە کۆمەڵێک دەستەواژە زۆر خۆی لێ پارێزرێ بۆی بۆ بەرامبەرەکەت بۆ شوێ نەکەوێتەوە دەکرێت بە زمانێکی تر پامەکان بگات. باوکی ڕێکان فەرموو. باوکی ڕێکان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاك پەیوەند دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاس دەکەم. دەورەکەت دەورێکی زۆر باشە بە تایبەتیش بۆ کۆمەڵی ئیسلامی دەورێکی گونجاو لەسەر بابەتە بکرێت. ئەوەی کە من وەکو ڕۆژناوەنووس و وەکو مامۆستایەکیش سەرنجی پڕۆپاگەندەکانی هەڵبژاردننی ئەم جارەی دەدەم بەڕاستی کۆمەڵی ئیسلامی بە دەمارێکی زۆر عاقڵانە و ژیرانە یعنی بانگەشەی هەڵبژاردن دەکات. ئەوەی کە دەیبینم کۆمەڵی ئیسلامی زۆر دەمارێکی ئاسابێکی سارد طبیعی لەسەر ڕەتمی خۆی لەسەر ڕێگای خۆی سیاسەت دەکات و دەیە بانگەشەکانی هەڵبژاردن لەسەر نەمەتی خۆی بکات و لەسەر شانی کە سیاسەت نەکات. ئەمە خاڵی قووەتی کۆمەڵی ئیسلامین. بەڕاستی من دەستخۆشی لە قیادەی کۆمەڵی ئیسلامی و لە کەوادیرەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە بەو شێوەیە پابەندن بە پرەنسیبەکانی حیزبەکەیەوە و بانگەشەی هەڵبژاردنەکانیان بە شێوازێک بەڕاستی پیادە دەکەن کە یعنی دەتوانم بڵێم ئەم ساڵەکانە نمونەی بانگەشەی هەڵبژاردنە کە کۆمەڵی ئیسلامی بە کەمترین تێچوون هەڵبژاردنێکی گەورە دەکا و پرۆپاگەندەیەکی گەورە دەکا و ئەم دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی و لە سیاسەتی بەڕێوەبردننی پرۆپاگەندەکانی هەڵبژاردن دەکەم و
ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی تا ئێستا تاوی داوەتەیە بە قەنەعەتی من کەمترین تێچوونە بەڵام زۆرترین پێیان گەیاندن و سوزگەیاندنە بە ناخی خەڵک و پێشم وایە کۆمەڵی ئیسلامی لەو هەڵبژاردنەدا دەنگێکی گەورە دێنێت کە تەوەقع دەکرێت یعنی من بە قەنەعەتی من کۆمەڵی ئیسلامی و جارەیەک یەکەم هێزی براوەی کوردستان دەبێت و ئەوەندەی کە من بۆ چوون و بخوێندنەوەم هەیە لەگەڵ خەڵکیدا بە تایبەتی لەگەڵ گەنجولاوەکاندا کار پەیوەند پێم خۆشەیەک نمونەیەک ئەگەر مەجالم بدەیت بجێڕمەوە بۆ بیسەرانیش من لەو شەوانەدا دەچوم بۆ مزگەوت باران بەباری گەنجەکە زۆر بە ڕاکردن ڕایکردنەیە ینی گوتی ماوە سارێ و خەڵکانە دەناسی لە کۆمەڵی ئیسلامی ئەمیش گوتم لە خزمەتدام بۆ وتی بەڕاستی دەمەوێت بمە چاودێری من بنەماڵەکەمان هەموو لایەنگەری حیزبێکی ترن بەڵام دەمەوێت بمە چاودێری خۆبەخش لە سەر سندوقەکانی دەنگدان ئەگەر کۆمەڵی ئیسلامی منیان بوێت بە تاکیدی کوتم پێویستیان بە جەنابەت دەبێ و سوودن لێ وەردەگرین جار لەو ڕۆژەوە زیاتر لە 4-5 کەس یانی لەو گەنجانە لە ڕێی ئەم گەنجەوە هاتوون و ناردون بەو شوێنانەی کە بتوانن نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بکەن لەسەر سندوقەکانی دەنگدان ئەم پێم وایە کۆمەڵی ئیسلامی لەم هەڵبژاردنەدا شێوازێکی نەرم شێوازێکی جوان شێوازێکی بەبێ ئەوەی بەڕاستی تەشیر بە کەس بکات بەبێ ئەوەی حرمەتی کەس بشکێنێ دەستخۆشی لە قیادە و لە شێوازی بەڕێوەبردننی پروپاگەندەکانی هەڵبژاردنی کۆمەڵی ئیسلامی دەکەن بە هیوام ئینشەڵڵا ئەم ساڵ کۆمەڵی ئیسلامی بە جیفانێکی پڕ و بە باخەڵێکی پڕەوە بێتەوە ئینشەڵڵا. سوپاس دەکەی مامۆستا محەممەد دەستەکان خۆش بێ سوپاس بۆ جەنابێت ببوورە باوکی ڕێکان دەستەکان خۆش بێ و زۆر سوپاس بۆ جەنابێشت قسەی زۆر منتیق و جوان دەستەکان خۆش بێ باوکی حەسەن ماشەڵڵا ئەمڕۆ هەر شانسم لەوانە هەیە کە باوکی فڵان و ئەوانە بەناوی بە کونیا ئەمڕۆ پەیوەندیەکرێت سوپاس دەکەین بەڵە باوکی حەسەن باوکی حەسەن فەرموو بەڵە فەرموو گیان بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڵە فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین زۆر سوپاس دەکەین هیوادارم هەر سەرکەوتوو بن و سەرکەوتووتر بێن بازانین چ پەیامێکت هەیە باوکی حەسەن جەنابەت بۆ کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی یاخود چ تێبینیەکت هەیە لەسەر هەڵمەتی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی ئینشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن میوانێکی پێیانی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەرنامەکە زۆر جوانە زۆر سوپاست دەکەم باوکی حەسەن دەستەکانە خۆش بێ و سوپاس بۆ بەڕێزیشت کاک محەممەد لە هەولێر کۆتا پەیوەندی بەڵێ سڵاوت لێ بێ سڵاو سوپاست دەکەم دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم زۆر مەمنون وەڵا یەک داواکاری لە خەڵکی کوردستانە بە تایبەتی لە خەڵکی هەولێرێ بەڵێ با ئەو شەخۆشەنانەوە دەرێنێت فرسەتە بەڕاستی فرسەتەوە هاتۆتە پێشێ داوا لە خەڵکی کوردستان دەکەم داوا بە تایبەتی لە خەڵکی هەولێرێ بە ئەو شەخۆشن و ئەو پاپەڵتیانە وە دەرێنێن با یاسا سەروەر بێ یاسا بگەڕێتەوە نێو زەماوەری کوردستان بەڵێ سوپاس کاک محەممەد دەست خۆش بێت پەیامەکەی تۆش ڕوون و ئاشکرا بوو دەست خۆش بێ ئەخوا بە کەمترین قسە پەیامێکی گەورەدا ئاڕاستە کرد دەستەکانتان خۆش بێ بەڵە خۆشەویستان بەو هیوای کە کۆمەڵی ئیسلامی ببێ بەو هێزەی کە هەمومان چاوەڕوانیمان لیان و هەروەها نوێنەرەکانی ئێمە ببن بە نوێنەری هەمومان و لە ئێستاشەوە چاوەڕوانی ئەوەمان لیان هەبێ کە لە پەرلەمانی عێراق ئیشی زۆر گەورە بکەن و ئیشی زۆر باش بکەن و کرداریان پێش گفتار و پێش دروشمەکانیان کەوێ لێرەوە هەمووتان بەخوای گەورە سپێرم تا ئێوارەیەکی دیکە هەر شاد و سەرکەوتو و سەرفراز بن خواتان لەگەڵ